تەکنۆلۆژیا بۆ سەر مناڵ تەسیر لە گەشەکردنی مناڵەکە، تەسیر لە سەحەتی منداڵەکە، تەسیر لە خواردن و لە خەو لە ڕۆژانەیەکە، تەسیر لەوە ئەکاکەوە منداڵت بۆ قوتابخانە، تەسیراتێکی زۆری هەیە. اینجا دەبێت دایک و باوک بەردەوام هەوڵ بدەن ئەم فەراغەی منداڵ بە ئینتەرنێت بەکاری دێنێ، بە تۆڕە کۆمەڵایەتەکان بەکاری دێنێ، بەردەوام پێیان کەم بکەنەوە دایک و باوک چاویان لەسەر منداڵەکانیان بێت. کاریان دکتۆرەکان بە هەموو شێوەیە کاریگەریەکی سلبی و نێگەتیڤیان دەبێت لەسەر ژیانی هەرزەکارەکان و ژیانی گەنجەکان و منداڵەکانیش لە ئەمڕۆدا خەریک شێو یاریە دیکتوانیان بەڕاستی کاریگەریەکی خراپ هەیە بە حکمەوەی دووریان دەکاتەوە لە کۆمەڵێک شتی گرنگ کە لە ژیانی ڕۆژانەیەدا پێویستە سەرنجی بدەن و ئەنجامی بدەن بۆ بەم شێوەیەش لە کۆتاییدا و گەنجەوان وا دەردەچێتکەوە کەسێکی کۆمەڵایەتی نەبێت و کەسێک نەبێتکەوە بتوانێت لە کۆمەلگادا ڕۆڵی خۆی دیار بێت. پێویستە وەکو تاکێکی پێگەشت و منداڵانمان بە تایبەتی ئەو کەسانێک کە ساحب منداڵن و ژیانی هاوسەرگیریان پێکێناوە ئەبێ منداڵەکانیان لەسەرەوە ڕابێنن تا بکرێت کەم سۆشیال میدیا بەکاربێنن و ئەوەشی کە بەکاری دێنن بە شێوەیەکی تەندروست و بۆ سوود بەکاری بێنن. بۆ نمونە بۆ پەیداکردنی زانیاری، چونکە هەمومان نەزانین سۆشیال میدیا ئەکرێ وەکو سەرچاوەیەکی زانیاری بەکار بهێنرێت. یاریانەی کە منداڵان لە ئایپاد و مۆبایل بەکاردێنێ زۆر کاریگەری خراپی لەسەر منداڵ دروست دەکاتن بۆ ئەوەی ئێمە ڕێگر بین لەوانەیە کە منداڵەکانمان لەو جۆرە خوا بە دوور بگرن. پێویستە دایک و باوکان ئاگدار بنەوەی کە منداڵەکانیان دوور بکەونەوە لەو یاریانە و زیاتر ڕێنمایی جوانیان پێ بدەن و فێری قسە و خۆڕەوشتی کوردەواریان بکەن.